کێشەکەی ئەوەیە کە لە ساڵی 2005 لە کەنیسا لابردراوە لە ئەوەی کە هەنوێتی قەشە بووە لە کەنیسەیەکی هەولێر لابردراوە و هیچ سەبەبێکی لابردن هیچ سەبەبێک نەبوو هیچ هۆکارێکی یاسایی یا هۆکارێکی کارژێڕی نەبووە چەندی جار هەوڵی داوە کە بگەڕێتەوە ئەوەکەی خۆی کەوەکو قەشە لە کەنیسە وەکو کەهیونێت لە کەنیسەی ئەبرۆشەی کردانی لە هەولێر بەڵام مەتران ڕەفزی کردوتەوە ئاخیر جاریش بەڕێز مەتران بەشار ئەوەیەکی تەقدیمی بەڕێز مەتران بەشار کردبوو کە بگەڕێتەوە کەنیسا دیسان ڕەفزی کردەوە و سەبەبیشی دیار نەکردووە بۆیە لە ئاخیردا ناچار بوو پەنابەرێتە بەر دووسینی داوا لە دادگای بەرایی ئەنکاوە دادگای بەرایی ئەنکاوە داوایەکەی ڕەت کردینەوە گوتی ئەو داوایە اختصاصی محکەمەی کەنەسیە خۆی مشکلەکە لەوەیدا اختصاصی محکەمەی کەنەسیش بی بەڵام ئەوەی کە ئێستا خەسمی ئێمەیە خۆی لە محکەمەی کەنەسی بەڕێوە دەبا بۆیە ئێمە داوامان کرد لە دادگای بەرای ئەنکاوی کێشەکەی گرابیتەوە ئێستا وەکیلم هانای بۆ بەر بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هێناوە بۆ چارەسەرکردنی کێشەکەی و گەڕاندنەوەی بۆ سەر پیشەی قەشە لە کەهیونەتی ئەبارشەی کردانی لە هەولێر ئەگە پرسیاری لێ بکەی بۆچی دووخراوەتەوە هیچ هۆکارێک نییە خۆم داواکەم تۆمان کردیا هیچ هۆکارێک نییە کە هۆکارێکی مەزبوط بێ بۆ لابردن و دوورخرانەوەی بریکاردار دەنە راپۆرتمانەیە لەسەرەوەی دۆخی باری دەرونی لەبەرەوە دوور باشە ئەگەر شتێکی وایە هەبوو دەبووە محکەمە بیناربا لە ژنەی پزیشکی بەڵام ئەو ڕێکارانە نەکرا یعنی بەی شێوەیەک ئەو ڕێکارانە نەکرا ئەگەر ئەوان ڕاست دەکەن دەبووە ئەوە بە بەڵگە ئەوەیان تەقدیمی محکەمە کردووە بەڵام بەڵگەیان تەقدیم نەکردبوو.